بۆ یەکەم جار بارزانی ڕوبەڕووی نزیکترین کەسی ئەردۆغان دەبێتەوە. چوونی بارزانی بۆ شڕناخ سەرەتایەکی نوێ دەبێت بۆ پەیوەندی پارتی و تورکیا دوای ئەوەی دەوڵەت باخچەلی سەرۆکی پارتی نەتەوەپەرستی تورکیا لەبارەی سەردانەکەی بارزانی ڕایگەیاند. ئەو سیمپۆزیۆمەی مەسعود بارزانی بەشداری تیا کرد لە شڕناخ بوو بە شانۆگەری شەرمەزاریە سەربازی بیانی ببینین لا نیشتیمانەکەمان بەچەکەوە بێن و بچن کە مەبەستی پاسەوانەکانی بارزانی بوو. ئەمڕۆ بارەگای بارزانی وەڵامێکی توندی دۆستەکەی ئەردۆغانی دایەوە و ڕایگەیاند بەداخەوە دەوڵەت باخچەلی لەسەر سەردانەکەی مەسعود بارزانی بۆ جەزیرێ دیسان بەپێی عەقڵیەتی شۆڤینی دواوە و لێدوانی داوە کە دوورە لە هەموو عورفێک و خزمەتی هیچ لایەک ناکات. بارەگای بارزانی ئاماژەی بەوەش کردووە کە سەردانەکەی مەسعود بارزانی پشتیوانی بوو بۆ پرۆسەی ئاشتی کە باخچەلی خۆی ئیدیعا دەکات و پشتیوانی لێ دەکات. وتیشی ئێمە وامان دەزانی کە خودا دەوڵەت باخچەلی هیدایەت کردووە و وازی لە ڕەگەزپەرستی و شۆڤینیەت هێناوە، بەڵام دیارە کە هێشتا گورگە بۆرەکەی جارانە ئێستا لە پێستی مەڕدایە. ئەوە یەکەم جارە لە دوای ساڵی 2003ەوە بەو شێوەیە بارزانی هێرش بکاتە سەر هاوپەیمانەکەی ئەردۆغان. ڕوونیش نییە کە ئایا ئەوە دەبێتە سەرەتایەک بۆ گرژیەکی نوێ لە نێوان پارتی و ئەردۆغان یاخود لێدوانەکە بە شێوەیەکی ئاسایی تێدەپەڕێت و کاردانەوەی زیاتر بە دوای خۆیدا ناهێنێت.